گوندی خەوتووەکان لە هەر شوێن و جێگایەکدا یەکێکیان دەبینی خەوتووە، خەوێکی قوڵ هەندێک جار بۆ ماوەی هەفتەیەک دەخەون، کتوپڕ ئەخەون، بەڵام وەک سەرخۆش لە خەوە هەڵدەسن، بەدەم خۆیانەوە وڕێناکەن و تا ڕادەیەک زاکیرەشیان لەدەست دەدا. مەتەڵێکی پزیشکی ڕوبەڕووی گوندی کالاچی بووەتەوە لە وڵاتی کازاخستان. لەگەڵمان بمێننەوە بۆ ئەوەی بزانن نهێنی خەوتنی ئەم گوندە چییە. تاوەکو ئێستا هیچ لێکدانەوەیکی زانستی بۆ نەدۆزراوەتەوە. ماوەی 10 ساڵە چیرۆکی ئام خەوە لە پڕە لە منداڵانی گوندەکەوە دەستی پێکردو. زۆر بە خێرایی ئام خەوتنە تەواوی خەڵکی گوندەکەی گرتەوە لەسەر کارکردن و لە کاتی شۆفێریدا خەویان لێ دەکەوێت. تەنانەت بە ڕێگادا دەڕۆن و خەویان لێ دەکەوێت. پشکنینی پزیشکی ئەوەی بۆ دەرکەوتووە. ئەم حاڵەتە نەڤایرۆسە نەبەکتریا. 1000 پشکنین بۆ ئاو و هەوا و خاک و خوێنی هاوڵاتیەکان و قژیان و نوێنۆکیان ئەنجام دراوە، بەڵام مەتەڵەکە قوڵتر دەبێتەوە. شتێکی ڕوونبوونی نییە. ئەم خەوە کتوپڕە چۆن دروست دەبێت؟ هیچ هۆکارێکیش دیار نییە. پێشبینیەکان بۆ کانێکی یۆرانیۆم چوون لە دووری 2 میل لە کالاچیەوە بۆی دەرچوونی گازی ڕادۆنەوە کە هۆکاری سەرەکی توشبوونە بە شێرپەنجە، بەڵام لە پشکنینەکاندا هیچ هۆکارێ بۆ بۆنێەوە بوونی نەبوو. کۆتا بەڕێوەبەری کانەکە پێشبینی ئەوەی کرد کە بەهۆی داخستنی کانەکەەوە بۆ ماوەی 20 ساڵ ئاو کانەکەی پڕ کردوێتەوە و کارلێکی کیمیایی دروست بوو. ئەم ئاوەش گەیشتۆتە ئەو کارێزەی کە هەموو دانیشتوانی گوندەکە لیان خواردوێتەوە. هەروەها یەکەم ئۆکسیدی کاربۆنیش لە ڕێگای خاکەکەەوە هاتوۆتە دەرەوە و لە بری ئۆکسجین یەکەم ئۆکسیدی کاربۆنیان هەڵمژی. ئەمەش بووەتە هۆی ئەوەی نیشانەی پێش خەوتنی قوڵ لە تەواوی دانیشتوانی گوندەکە دەربکەوێت. جەستەی مرۆڤ وەها دەردەکەوێت کەسەکە ئیفلیجی خەوی هەبێت. ئەمەش هۆکاری ڕێنەکردنەکەیە. نەخۆشەکان وەها دەردەکەون لە ژێرکاریگەری مادەی بێهۆشکەردا بن. ئەم حاڵەتەش بووە هۆی ئەوەی خەڵکێکی زۆر گوندەکە بەجێ بێڵ، بەڵام بەشی زۆرینا بڕیاریان داوە لە گوندەکە بمێنەوە و ئەم حاڵەتەش بە شتێکی ئاسایی سیر دەکەن. لەبەر ئەوەی تاوەکو ئێستا هیچ مەترسێکی لەسەر ژیانیان دروست نەکردووە بە شتێکی ئاسایی و خۆشحاڵی دەزان. لەبەرەوەی کتوپڕ خەویان لێ دەکەوێت، بەڵام هەندێکیش وەک نەخۆشی سەیری دەکەن کە تاوەکو ئێستا نەتوانراوە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. ئەی بە بڕوای تۆ ئەم خەوە کتوپڕە بۆچی دەجێڕیتەوە؟ ئایا حەز دەکەی کوردستانیش ئەم خەوە کتوپڕە بیگرێتەوە یان دەمێکە کوردستان لە خەوی قوڵدایە؟